سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت لە چەند ڕۆژی داهاتوودا هەر دەتوانین بڵێن دوای داخستنی دەرگای قوتابخانەکان تەواوبوونی خوێندن پرۆسەی خوێندن لە کوردستان ئیتر وەرزی گەشت دەست پێ دەکات. ماوەیەکی زۆرە خەڵکێکی زۆر خۆی ئامادە کردووە دەست بە گەشت بکات، سەردانی وڵاتان بکات. ئێمە قسەمان لەسەر ڤیزای ڤاکسینە. خەڵکێکی زۆر ڤاکسینی وەرگرتووە پرسیاری ئەوە دەکات، دەڵێت چۆن دەتوانم سەفەر بکەم. هەندێک وڵات ڕێنمایی تازەی بە هاتنی گەشتیاران هەیە بۆ وڵاتەکەی، بۆ نمونە ئەڵمانیا، فەڕەنسا سەبارەت بە ڤاکسینەکەی چینی قبوڵی ناکەن. هەندێک گومانیان لە ڤاکسینی ئاسترازێنکا هەیە، هەندێک دەڵێن ڤایزەر نەبێ قبوڵی ناکەین. سەبارەت بە تورکیا، سەبارەت بە ئێران، سەبارەت بە PCR کە پێشتر پشکنینێک دەکرا بۆ چەند کاتژمێرێک، هەموو ئەو پرسیارانە ئەوانەی کە بەنیازن سەفەرکەن، ئەوانەشی کە دێن بۆ کوردستان هەوڵ دەدەین لەم بە دوادا چوونە زیانیاریتان پێ بدەین و لەگەڵ بەرپرسانی کەرتی تەندروستی ئەوەی پێویستە بۆتانی بخەینەوە. دکتۆر خەڵکێک ڤاکسینی وەرگرتووە، هەردوو ژەمی ڤاکسینی وەرگرتووە، هەر یەکە بە شێوەیە. ئێستا پێویستیمان بە PCR هەیە، یعنی پشکنینی کۆڕۆنا هەیە یەکێک بێ سەفەر بکە یاخودنا؟ بەڵێ، ئەوانەی کە دەیانەوێت گەشت بکەن پێویستە PCRەکەی بکەن پێشەوەی سەفەر دەکەن. جا ئەوەی ڤاکسینی وەرگرتووە یان نا پێویستە PCR بکەن. بەڵێ. بۆچی هەروەرگرە؟ ئەی ڤاکسینەکە بۆچی ڕۆلی چ دەبێ ئەو کار؟ ئەم ڤاکسینە بۆ پرۆتێکشنی خۆمانە و ڤاکسینیش 100% یعنی پرۆتێکشن ناکە، بەڵام باشترە کە هەمومان ڤاکسین وەربگرین. بۆ ئەوانەی کە لە دەرەوەی وڵات دەگەڕێنەوە، ئێمە ڤاکسین ئەوەی 2 دۆز ڤاکسینی وەرگتووە پێویست ناکە کە فەحسی PCR بکە، بەڵام بۆ چوونە دەرەوە ئەوە دیارە وڵاتان یان و قوتوب زەویەکان دەبێت فەحسەکە بکرێت. باشە، کەوایە ئەوەی کە دکتۆر توانە باسی لێوە دەکات ئەوەیە دەبێت هەر کەسێک ڤاکسینی وەرگرت بێت یان وەرنەگرت بێت دەبێت پشکنینی کۆڕۆنا بکە، PCRەکە بکە، یعنی بە پێچەوانەوە لە دەواازە سنووریەکان قبول ناکرێت. باشە دکتۆر، من ئێستا بۆ نمونە سەفەرێک دەکەم، دەچمە وڵاتێک، بە ماوەی چەند دەتوانم پشکنینەکە وەرگرمەوە و بە ماوەی چەند پشکنینەکە مەفعولی دەمینێ، یعنی ئیشی پێ دەکرێت؟ بەڵێ، خۆی کامڕۆ ئەگەر فەحسەکە بکەیت، تێستەکە بکەیت PCR بۆ شەو دەرەچێ، بۆ بەیانی دەتوانیت تۆ سەفەر بکەیت. و لە بەجۆرەی هەندێک وڵات هەیە تا 72 ساعت ڕێگە پێدەدەن ئەم تێستە، هەندێک وڵاتی شەیە 48 ساعت، یەک دوو وڵاتی ئەوروپی شەیە وەکو فنلەندا 24 ساعت دەیانەوێت تا 24 ساعت یعنی تێنەپەڕێت فەحسەکە. یعنی هەر وڵاتێک سیاسەتێکی هەیە. بەڵێ. باشە، ئێستا گەشتەکان چۆنە؟ زیاتر بووە؟ پشکنینەکان زۆرتر بووە؟ بەڵێ، ئێستا بەهۆی ئەوەی وەرزی سەفەر و هەروە قوتابخانەکان داخراون، ئێستا تێستەکان بەرەو زیادبوون بووە. بەڵێ، ئێستا بە خۆشحاڵیەوە 3 شوێنی تر هەیە جگە، یعنی ئەمە 3ەم شوێن. ئێستا بنکەی زانکۆ هەیە، بنکەی تەندروستی ئازادیش هەیە لەسەر 60 مەتری و بنکەی تەندروستی مەلافەندی پشت مزگەفتی خەدیجە کوبرا. ئەو 3 شوێنە بەستەنیان لە هەولێر. بەڵێ. باشە، وەکو دکتۆر توانە باسیەوە کرد پشکنینەکان، یعنی ئەوانەی ئارەزووی گەشتکردنیان هەیە زیاتر وە خەریکە خەڵکێک دێ بۆ پشکنی. ئەمە ژووری وەرگرتنی سامپڵە، یعنی هەر کەسێک بێ نمونەیەکی لێ وەردەگیرێت بۆ ئەوی بزان کۆڕۆنا هەیە یاخودنا. دکتۆر توانە باس دەوە دەکات هەندێک وڵات ئیش بە دەرەنجامی نمونونەکە بۆ ماوە 48 کاتژمێر، هەندێکی دیکەش بۆ ماوەی 72 کاتژمێر دەکات. هەندێک وڵات دەڵێ کاکاتە 72 کاتژمێر پێویستی بە تێستی تازە نییە، هەندێکیش دەڵێت 48 کاتژمێر. دکتۆر، ئێستا کە کەسێک دێ چەند پارە دەدا و لە کاتی گەڕانەوەش چۆن تەعاملی لەگەڵدا دێت؟ بەڵێ، پێشتر 60,000 بوو، بەڵام بە خۆشحاڵی وەزارەتی تەندروستی بڕیارێکی دەرکرد کە بۆ 40,000. ئێستا تێستەکە بە 40,000 دەکرێت و دەبێت پاسەپۆرتی پێبێ ئەم کەسە، چونکە داخلکردنی سیستم ژمارەی پاسپۆرت و ویلادە داخل دەکرێت و بۆ وەرگرتنەوەی ئەنجامەکانیش دەتوانێت مەسەڵەن بۆم بەیانیە بکات، شەو درەنگ دەردەچێت نەتیجەکەی ئینشاءڵڵا، یان بەیانیەکەی دەتوانێت هەر بەخۆی بە سیستمی ئۆنلاین وەرگێتەوە. بەڵێ، کەوا پێویست ناکە سەردانی ئێرە بکات، هەر بە سیستەمی ئۆنلاین دەرەنجامەکە وەردەگرێت. تەنها ژمارەی پاسپۆرتەکەی خۆی داخل دەکات، لەگەڵ تاریخی تەنها ساڵی ویلادەکەی داخل دەکات
و دەتوانێت بۆ خۆی پرینتی بکە وەردەگرێتەوە بە PDF. هەندێک جار دەڵێن کاکە لە وڵاتان هەموویان وڵاتی پێشکەوتو و سیستەمێکی پێشکەوتو هەندێک جار یان تەلەفۆن بۆ دێ دەڵێ دەگەڕێنەوە کوردستان دەڵێن ئیلا دەبێت PCR-ەکە بکەیت لە ئیبراهیم خەلیل یان سوزان لاندەکشێن ئەمە بۆچی؟ ئەوانەی کە 2 دۆز ڤاکسینیان وەرگتووە کە دەگەڕێنەوە پێویست ناکە تێستی بکەن و ئەوانەی کە بەس بەڵام دەبێت کارتێک شتێکیان پێ بێت کە مصدق بی کە ئەمە 2 دۆز ڤاکسینی وەرگتووە هەروەها ئەوانەی کە تێستی کردووە سلۆش کاتژمێری تێنەپەڕیوە ئاساییە دەتوان داخل بن. باشە لەسەر وڵاتەکان ئەوروپا چۆن معاملات لەگەڵ مامەڵە لەگەڵ بۆ نمونە و PCR دەکات مەرجی ئەوەی داناوە گە ڤاکسینی وەرنەگرت پێت ناویشی دیاری کردو بۆ نمونە دەڵێ دەڤایزەری وەرنەگرت پێ قبوڵی ناکەین ئەمانە نابێتە کێشە؟ ئەمە هەندێک هاوڵاتی باسی ئەمەیان کردووە ئەمە باس لە ڤیزەکە دەکا کە پێشەوەی بێفەحز بکە ڤیزەی چەند وڵاتێکی کە دەچێت مەسەلەن بۆ نمونە دەڵێ دەچمە وڵاتێکی ئەوروپی دەچێت ڤێزە وەردەگرێت ئەمە کێشەی دروست کردووە لەوێن ئەم وڵاتە کنسولیەکان کە دەڵێت تەنها دەبێت ئەم ڤاکسینە بەڵام خۆی WHO و هەموو تەندروستی هەموو جیهانیش کە لە سەرتاوەش کە ڤاکسین هات گرنگیەوە بوو هەرچ ڤاکسینێک بەردەستە لێ بدرێ ئێمەش خۆشحاڵین کە ڤاکسینێک لە هەرێمی کوردستان بەردەست بێ هاوڵاتیانمان لێ بدا هیچ فەرقێکی نییە نە سینوفارم نە ئەسترازینیکا نە فایزەر گرنگ ئەوەیە هاوڵاتیان ڤاکسینەکان لێ بدەن. باش ئەمە دکتۆر توانایە من جارێکتکەن ینی باسی لێوە دەکەم دەڵێ ڤاکسینەکان هەمووی وەک یەکن دەرەنجامەکانی باشن هاوڵاتیان هەر کامەیەکیان وەگرێ لە ڕووی تەندروستیەوە هەمان سوودی دەبێت بەڵام بەداخەوە ئەوەی مامەڵەی وڵاتان دەبینرێت ئەو مامەڵەیە ناکرێت ڤاکسینەکان وەکو یەک بن زۆربەی وڵاتان پشت بە ڤاکسینی ڤایزەر دەبەستن لە هەندێک ئەسترازێنکە قبول کراوە بەڵام لە هەندێکی ئەویشی قبول نەکراوە ئێمە لەگەڵ کەرتی بەرپرسان لە وەزارەتی تەندروستی قسە دەکەین با بزانین چۆن چارەسەری ئەو کێشەیە دەکەن بەڕاست ئەو هەموو ژەمە ڤاکسینە هەیە هاوڵاتێک بێبەر لەوەی سەفەر بکات لێی بدرێت یاخودنا. تۆ هاوڵاتێکی دەڵێ کێشەم هەیە ڤاکسینیشم وەرگرتە ئێستا ناتوانم تەقدیمی ڤیزا بکەم یان ڕەمزم دەدەنێ بۆچی؟ بەڵێ من بەڕاستی من هاوڵاتێکم و شاری هەولێر ئەم 3000 چوومە ئەڵمانیای هەل بۆ عیلاج چوومە دەمێ بچمەوە فیزیە شنگل وەگرمەوە بە پێی وەزارەتی شتی ئەڵمانیات 2019 بەر لە کۆڕۆنایە پێش کۆڕۆنای بەڵێ پێش دەمێ سەفەر کەمەوە نەخۆشی بەڵێ نەخۆش ینی نەچوم بۆ سیاحەت و بۆ ئەوەی پێشی ئەو سەفەرکەمەوە تەوان پێبێی وەزارەتی سەحەی بەڵێز دکتۆر سامان بڕیارش دەیەگوتی ئەوانە تەزیقرە لە WHO ئومم متحیدەی ئەی دوو زەمە ڤاکسینێدا دەتوانێت تەقدیمی هەر جێ وڵاتێک بێ ئازادە لە بەرەوەی هەم لە پارێزی خۆت و هەم لە پارێزی هاوڵاتیانە منیش سینۆفارمۆن لێدایە دوم جوڕەیە تەقدیمی فیزەی فەڕەنسای سینێکە سینۆفارما سینۆفارمەدایە چوومە سەنتەری فیزەی لا هەولێرێ فەڕەنسای فەڕەنسای ئەو شنگلە مشکلم نییە نووسی کاکە نابێت ئەستا سینگە و یان ڤایزەر لێ نەدابی ئەمە احتراف بە ئەوەی ناکەیت ئەسترازێنکە ڤایزەر ڕێگا پێدراوە سینۆفارمێ ئەوەم بە شێوە لەفزی خۆیان نابی سینۆفارمەی وەرنەگرێت وەرنەگرێت باشە ئێستا تۆ تووشی کێشە بووی کێشەم نیمە من لۆ من مزەحی لەنا ئەو شتەی لۆ متحیدە مادەم تەزیقرە دەبی ئەڵمانیا و فەڕەنسای هەموو شنگل بۆچی ئەم ڤاکسینەی چاینەیە من وڵامیان نەدامەوە وەریان نەگردووە کاکە خواحافیز بی چارەسەر دەکەم و هاتیمە بەڕێز بە وەزیر دکتۆر سامان ویلم چارە شەری ئەو کێشانە بکەن خەڵک هەموو ناچی بۆ وڵاتی سەندەری هەیە نەخۆشی ئەگەر ئەوان هەر سۆر بوون لەسەر بۆ چوونەکەیان چکەوە حکوومەتەکە دەڵێ وایە تۆ ئەو کاتی دەرفەتی سەفەرکردن نابێت ئەم مشکلم سەفەر نییە بەس کێشە لە بۆ منیە کێشە لە من زیاتریش هەیە مەسەن مۆزە ئەو کێشە نییە ئەم سەفەر نەکەم بەس یان لۆ ئیسان بتە مەزەحی گەر ئەمە سیخەم بە هەرێمی کوردستان هەیە سینیم لێدایە ئەگە بمزانی بۆ شێوەیە بدەچم ڤایزەرم لێددا یان سینۆفا ئەوە ئەنچانسی کەم لێددا ئەزەماتمە داو لە حکومەت هەرێمی کوردستان دەکەم ڕووسای ئەو کێشانە بکەن هیوادارم بگەنە سەر ئەنجامەکی خواسی دەکەم یەکێکە لە هاوڵاتیەکان کە گرفتی
ئەوەی هەیە ڤاکسینێکی وەرگرتووە ئەو وڵاتی کە دەیەوێت سەردانی بکاتن ئەو ڤاکسینە قبول ناکە. ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان تووشی دڵەڕاوەچێ بوون کە خەڵکێک نازانی ئەسترازینکا وەگرێ ڤایزەر وەگرێ بە تایبەت لە کوردستان خەڵکێکی زۆر چاوەڕێی ڤاکسینی ڤایزەر دەکات چونکە هەندێک دەنگۆ هەیە عەلە ئەساس ڤایزەر باشترە بەڵام ئێمە لەگەڵ بەرپرسان لە وەزارەتی تەندروستی قسە دەکەین بزانین ڕاستی بابەتەکە چۆنە و کێشەکان بە چ شێوەیە. گوتت کێشە هەیە لەسەر مەسەلەی بۆ نمونە بۆ خۆم پێش فترێک سەفەرم کرد بۆ وڵاتی تورکیا باشە بەڕاستی لێرکوانە پیسیارەکەمان کرد و ئەوەی کە بە پارە دەکرێت لەو شوێنێ چەنددا 40,000 بە وەستی ڕسمی باشە دەرچوو بە شێوەیەکی ڕسمی بەڵام کێشەکە لەوەیدایە کە تو دەچێ مەتار کەسێک نییە مەسەڵەن کە لەوێن دەر بەزدی ئەوەی وەرگری لێت وەرگری مەسەڵەن بڵێن بەس ختمێکت بۆ لێ دەن کەس تەماشا ناکە بەس ئێستا کە دەچێت سەر بۆردینگەکە ئەو کاتی کارتی تیارە دەدەنی دەچێت ژووری جارش کە کێشە دوو دروست دەکەنەوە پێ دەڵێن کاکەەوە پیسیارت پێ دەڵێ لەنا کاکە بڕۆ کۆدیشەکە هەیە دەبی بچیان بیکڕی یان شەریکە تیارانەکە فێڵ لێ دەکات بە دەبیەوە ڕوون بکرێتەوە لە بۆ خەڵک ینی بەڕاستی ئەمە خەڵکانێکی گەلێک زۆر ئەو شەویش دەستە سەفەر بووین خەڵکە بوو تۆ پیسیارەکەت کرد ئەو پیسیارەکەم کرد لە ناو مەتار مۆرەکەشی لێدرا زابتەکە مۆری لێم لێدا باشە کە دەچێت لای بەڵێ کە چوومە ژوورەوە دەستێستا بۆردینگ کە زاپاکانی خۆ تەسلیم دەکەمەوە نوێنەری کۆمپانیەکە بۆردینگی نەدا من گوتی ئەو پیسیارە ناخۆ بڕۆ شتەشکە هەیە دەبی ناخۆ بتگوت بامە مۆری حکوومەتی پێم گوتی ناخۆ دەبی بچی شتەشکە هەیە کۆدەشکە هەیە دەبی و کۆدەتی نازانم کۆدەک بوو بەمنیان کرد گوتیان دەبڕۆ با پاریان وەرگرت دیسان ئارە وەڵا تقریبا نێزەکەی وەڵاهی ئەمە نێزەکەی $30 $30 داوەکەی ئەرەوە باشە کەوای بەس بۆ ڕێگا پێدانن بچی سەفەر بۆ وڵاتە و جەنازەم ڕێنماییەکووە مەسەڵەن دواتر کە گەڕایتەوە چ کێشەتە بوو لە گەڕانەوە ئەم کاتمەوە خۆشبەختانە ئەو کاتی ئەوان دەر بڕیارێک دەرچوو لە وەزارەتی خۆمە وەزارەتی تەندروستی کە گوتی بیان ئەوانەی کە 48 ساعت بەسەر پیسیاری ئەو وڵاتە داهاتووە بۆی نییە بەس ئەوەی ناو تەزیل دەکەن دەچێتەکە هاتیەوە چەندت پارە چوو بۆ تەندروستی تقریبا بەس تەندروستی نزیکەی $100 چوو $100 ڕۆی بۆ یەک سەفەر بەڵێک سەفەرە هەمووشی 72 ساعتی نەبرد سەفەرەکەم 72 ساعتی نەبرد بڵێ کەوای ئەمە گرفتێکی گەورەی هات زۆر گەورەشە نەکەرەوەی دەبی ئاسان کارێکی تەواو بگرێت کە بەڕاستی ئەمە تۆ ڤاکسین وەرگرتووی ئەم نەخێ ڤاکسین وەرنەگرتی بەبێەوەی ڤاکسین وەرگرم چکەم بخۆم سەراحەت دەبەرەوەی بەخۆ دەزانی ڤاکسین شتێکی نوێیە و بەبەر هەم کەسەی ناکەی تۆ کە ئێستا دەچێت تورکیا ڤاکسین وەرنەگری قبوڵت دەکات بەڵێ قبوڵت دەکات بڵێ قبول دەکەن ئەوان قبول دەکەن بە پیسیاری تۆ باشە بەشێکی زۆر لە هاوڵاتیان پەیوەندیمان پێوە دەکەن ینی گلەیی ئەوە دەکەن دەڵێن کاکە لە دەواازە سنووریەکان پارەیەکی زۆر بە ناوی پیسیار لە خەڵک دەستێنرێ ئەم بەڕێزە ینی معاناتی ئەوەی هەبوو 40,000 دیناری داوەتەوە زار تەندروستی بۆ پشکنینەکەت کردبووە خینیان لێوەگرتی یان ژەر باشە سامپڵی داوە بەڵام لە کاتی سەفەرکردن لە کاتی گەشت ئەو کارمەندی کۆمپانیایی لە فڕۆکەخانە بیانووی پێگرتووە یاخود ڕێنمایەکان وایە نازانم چییە ئیتر لەوێش هەر وڵاتێک نەوەکە هەر وڵاتەکە برادەشکەن دەسو ئیتالیا گوتی تکیتم سوتایە بەخوا گوتی دکتۆر تکیتم سوتایە هیوادارم ترا بە پیسیار کوردستان دەکات بەڵێ کردی زۆربەی هەرە زۆری وڵاتانی دنیا ئیش لەسەر ڤیزەی ڤاکسین دەکەن لە ڕێگەی ئینتەرنێت لە ڕێگەی ئەپلیکیشنی تایبەت لە ناوچە سنووریەکان دەواازەکانی سنووری لە فڕۆکەخانەکان هەر زانیاریەک پێویست بەوە ناکات هاوڵاتیەک وەرەقەیەکی پێبێت ئیسپی بڵێ کاکی براوە زەحمە نەبی ئەوە لە هەولێر ئەم ڤاکسینە مۆگرتووە لەسەری دەنووسێ بە کوردی نووسراوە کابرای تورک کابرای فارس کابرای ئینگلیس بە کوردی نازانێ ئەتراد بەم شتە ناکات ئەو کاتیش چێت تووشی کێشە دەبێت ئەو هاوڵاتەی کە سەفەری دەرەوە دەکات ئەمەی هاتوومە تام ژوورە ئەمە ژووری ئایتیە لە وەزارەتی تەندروستی تەواوی ئەو کەسانی کە ڤاکسینیان وەرگرتووە لە کوردستان دەبێت لە ڕێگای ئەم سیستەمەوە ئەم ژوورەوە ناویان تۆمار کرابێت بۆ لە مەودوار هاوڵاتێک کە سەفەری دەرەوەی وڵات دەکات لە ڕێگای ئەم خانمە بەڕێزانە ئەم پیاوە بەڕێزانە کە لێرە کار دەکەن ناویان تۆمار بکرێت لەگەڵ وڵاتانی دەوروبەر وڵاتانی دنیا لەگەڵ ئەپلیکیشنیوان تێکەڵیەکە بێت بەڵام بابزانی لە کوردستان بەڕاستی
پێداویستیەکان بەو شێوەیە هاوڵاتیەک لە کوردستان و عێراق سەفەر بکات بە تایبەت من باسی کوردستان دەکەم کێشەی دروست ینی لە داهاتوو کێشەی بۆ دروست نەبێت کاک حەربی بەرپرسی بەشی ئایتێ لە وەزارەتی تەندروستی کاک حەربی من ڤاکسینێکم وەرگرتووە دەمەوێت لە ناوی خۆم بگەڕێم بزانم بەڕاستی منەوە ڤاکسینەم وەرگرتووە لە ئەپلیکیشنی ئێوە ناوم تۆمار کراوە ئەگەر تێستێک بکەین یانی بەخێر بێن سەرچاو پێشەکی ئێمە لێرە سیستەمێکمان هەیە لە هەموو کوردستان بەردەستە و هەر کەسێک کە ڤاکسین وەردەگریتن لە سەرەتا خۆی تۆمار دەکاتن ئێمە شوامانیش کردووە سیستەمەکەمان وا ڕێکخستووە ینی مەجای ئەوە نەهێڵین ڕەندەمیە بە پێی تەمەند دێتە خوارێ ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە ئەوانەی بە تەمەنن ئەفزەلیێتمان دایتە ئەوان بە شێوەیەک ئەو کەسانێک کە ئێمە وامان لێ کردی وەزارەت تۆپە دێتە خوارێ لە وەزارەتەکان داگمانە بەڕێوەبەرایەتیەکان لە بەڕێوەبەرایەتیەکان داگمانە سنتەرەکان هەمووی بەمە بەسرا ڕێزبەندیمان کردووە ئەوە کێشەی هاوڵاتی نییە هاوڵاتی دەڵێ کاکە ئیتر لەمە و دووە وەرزی گەشتە من نەخۆشم سەفەرێک دەکەم بۆ دەرەوە ڤاکسینیشم وەرگرتووە پێویست دەکا وەرەخەکە وەرگرم ئەوەی لە بنکەی تەندروستی کە بە کوردی نووسراوە یانیش ئەپلیکیشنتان هەیە یەکسەر هەر بچی هەر شوێنێک ناوی تۆمار ئێمە بۆ ئەوە پێشی ئەو ویزە کارتە بەردەست بیتن ئێمە کارتێکمان هەبوو ئەو کارتە لە هەندێک لە وڵاتان پێواوی دەیخوارد بەڵام ئێستامە فکرمان لەوە کرد لەگەڵ جەنابی وەزیر بۆ ئەوەی نووسراوێکمان کرد بۆ ئەنجومەنی وەزیران دوای وەرگرتنی ڕەزامەندی دروستکردنی ویزە کارت ئەو ویزە کارتە لە زۆربەی وڵاتەکان ئێستا کاری پێ دەکرێت ئەو ویزە کارتە خۆی لە چ دەگریتن ئەمە هەمانە یان نیمان ئێمە ئێستا لە چەند ڕۆژی داهاتوو بەڵێ بەردەست دەبیت و دەست پێ دەکەن بەڵێ لە ئیشمان لەسەر کردووە لە قۆناغی کۆتاییە بەڵام ئێستا لە دیزاینەرەکان تەواوە لەسەر ئەو مای لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکان بەڕێوەبەرایەتی گشتیەکان لەسەر هێڵین بۆ چۆنیەتی دروستکردن و ڕێنمایی پێدانیان لە چەند شوێنێکی دیاریکراو بە پێی ئەو سیستەمە کە بەردەستە باشە کاک حەربی من دەبینم چەند فەرمانبەرێک لێرە دانیشتوون ینی خەریکی کارکردنن بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکێک دەڵێ بەخوا زەحمەتە سیستەمی کوردستان ئایتیەکەی ئەوەندە پێشکەوتوو بێ هاوڵاتیەک لە هەڵەمجە بێ سەفەر بکا لە فۆقخانەی نێودەوڵەتی هەولێر ئێستا ناوی تۆمار بەڵێ ئێمە بۆ هاوڵاتی دڵنیا ببنەوە ئێستا سیستەمێکمان بەردەستە بۆ تێستی کۆڕۆنا کە لە هەموو کوردستان بەردەستە تێستی کۆڕۆنا بە هاوکاری لەگەڵ تەکنۆلۆژیای زانیاری ئەنجومەنی وەزیران سێرڤەرەکە دابین کرایە تۆی هاوڵاتی کە دەڕۆیە مختبەر فەحز دەکەی بارکۆدەکت دەدەینێ ئەو بارکۆدە دەڕۆیەوە ماڵ لە ڕێگەی موبایل بە ئۆنلاین دەزانێت دیجەکەت پۆزتیڤ یان نێگەتیڤە هەروەها دەتوانی لە ڕێگەی موبایلەکەتەوە ڕاکێشی کە دەتەوێت سەفەر بکەی فۆرمەکەت دەدرێتێ و لە مەتار بارکۆدەکە لێدا بەڵێ پێت دەڵێتن فلان هاوڵاتی لە پارێزگای دهۆک فەحسی کردووە لەو سنتەرە فەحسی کردووە کاژمێر ئەوەندە فەحسی کردووە بەڵێ بەردەستە و دەتوانن بە دوواداچوونیش بۆی بکەن ئێستا لە فڕۆکەی خانەی سلێمانی بەکاردێت لاولێرش وا لەسەر هێڵین دەست پێ دەگرێت. دکتۆر ئێمە لە سەروبەندی وەرزی گەشتیارین تر لەمە دووە ئەنی وەرزی گەشتیاری دەست پێ دەکات خەڵکێکی زۆر گەشت دەکات چاوانەی لە دەرەوە دێنە کوردستان چه هاوڵاتیانی خۆمان دەچنە دەرەوە چه ئامادەکاریتان کردووە بۆ ڤیزای ڤاکسین؟ بەڵێ هەروەک ئاماژەمان پێدا بوو پێشتریش لەسەر ئەو کەسانەی کە ڤاکسین وەردەگرن ئێمە شتێکی پێ دەڵێن ڤاکسین کارت ئەمە ئەوە تقریبا دیزاین و هەموو شتەکانی تەواو بووە هەندێک ئەوەی تەکنیکی مایە لەسەر ئەم ڤاکسین کارتە لەبەرەوەی بارکۆدی هەیە یعنی هەر کەسێک کەسکانی دەکا لە هەموو دنیا بەست ینی بە جیهان بەستراوەتەوە ستمەچی جیهانیە کەسکان دەکەی یەکسەر کامل تەفاسیلی ئەو کەسە بێتە سەر شاشەی ئەو کەسەی کەسکان دەکا طبیعی بە مۆبایل یان بە کۆمپیوتەر کەسکانی دەکا و ئیدی کۆدەچی لەسەرە حتى تاریخی یەکەم وەرگرتنی ڤاکسینی و یەکەم دووەم ژەمی وەرگرتنی ڤاکسینیشی هەردووشی لەسەرە حتى جۆری ڤاکسینەکەش ئەمە شتێکی زۆر باشە بەڵێ نێودەوڵەتیە ئەو تەفاسیلێک بوردانە زۆر گرنگە بۆ کەسێک کە ڤاکسینی وەرگرت بێت ئینشاڵڵا لە چەند ڕۆژی داهاتوو بە تەواوی بەردەست دەبێت ئێستا بەشی ئایتی لە ناو وەزارەتی تەندروستی
خەریکی وردەکاری زیاتر بەشێک لە هاوڵاتیان دەڵێن کاکە ئێمە ڤاکسینمان وەرگرتووە بەڵام لە دەواازەکانی سنووری لە هەرێمی کوردستان ئێستاش ناچارن بڕێک پارە بدەین 6,000 نازانچێت بۆ پشکنین ئایا کۆڕۆنامان هەیە یاخودنا ئەوە دەمینێ دەزانی کاک کامەران مەسلەی ئەمە وەکو هەرێمی کوردستان لە خۆمان بەرپرسیاری لێش ئەو ڕێمایە دەرکراکە هەر کەسێک کە بگەڕێتەوە ناو هەرێمی کوردستان لە دەواازە سنووریەکان یاخود لە فڕۆکەخانەکان ئەوەی کە پشکنینی PCR پێبێت و بەڵگەی هەبێت کە ئەمە پشکنینە لەو شوێنە هاتیە کردیتی پشکنینی بۆ ئەنجام نادرێتەوە ئەو کەسەشی کە دووژەم ڤاکسین وەرگرتیە دیسان پشکنی لۆ ئەنجام نادرێتەوە بەڵام ئەو کەسانەی کە سەفەر دەکەن لە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان زۆر زار لە شوێنەکان داوای پشکنینیان لێ دەکرێت PCR بۆیە ئەمە ئەو پشکنینە دەکەیت ئەگەر نامەسلەی هاتنەوە نەخێت پشکنینوەرگرتووە جارێکی دیکە پێویستی بە پشکنین هەتا ئەو لەحزەی کە ئێستا سەفەر دەکات پشکنینەکەی پێویستە چونکە ئەو شوێنە زۆر زار ئەو شوێنەی کە دەچی داوای پشکنینەکەی لێ دەکات بەڵام ئەگەر ئەمە بووە شتێکی گشتی ئەوانەی کە دووژەم ڤاکسینان وەرگرتیە و کارتیان پێبی و هەموو وڵاتانی جیهانیش چونکە ئەوانش دەبی لەسەر ئەم سیستمە قسەیان هەبێت ئایا هەموو شوێنەکانی جیهان ئەمە قبول دەکەن لێە شتێکی لەم بابەتە ئەگەر بێتە شتێکی گشتی لەوانەیە لە هیچ شوێنێک تێستی نەوێت بەڵام هەتا ئەمە نەکرێت ئێمە بەرپرسیاری لە خۆمان وەکو هەرێمی کوردستان بەشێک لەو هاوڵاتیانی گفتوگۆمان لەگەڵ کردووە دەڵێن کاکە ئەو ڤاکسینی لە کوردستان وەردەگرێت کە سێ ڤاکسینی ڕێگا پێدرا بۆ وەزارەتی تەندروستی ڤاکسینەکەی لە خەڵک داوە لە بەشێک لە وڵاتان کاری پێ ناکرێت حسابیشی بۆ ناکەن ئێوە ڕاتان چییە زۆرە پێبینێت یەکەمین شت ئەو ڤاکسینانەی کە بەردەست بۆ لە هەرێمی کوردستان ئەمە WHO بە فەرمی اعترافی بەو هەموو ئەو جۆرانە کردیە ئقراری خۆمانی تێدا و وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان و عێراقیش کە داخل بووە بەنسبەت ئەو وڵاتانەی کە لەسەر طبعا وەبزان جەنابەت قەزدە تشینگنە ئەو وڵاتانی طبعا هەر وڵاتێک سیاسەتی خۆی هەیە کامە زۆر مثلا بۆ نمونە یعنی ئێستا ئەگەر باسی وڵاتی ئەڵمانیا بکەین لە نوێترین تعلیماتەکەی دەرێ مثلا تەنها ڤایزەر کە کەچی مثلا ڕاوێژکاری ئەڵمانیا ئەسترازێنیکای لێدایە ینی هەندێک وڵاتیش ئەتیادیە یعنی ئەوە دەگەڕێتەوە سەر سیستمی ئەو وڵاتی کێشە دروست دەبی طبعا بەڵام دوو ئیقرارمان هەیە ئیقراری خۆراک و دەرمانی جیهانی و ئەمریکیمان هەیە لەگەڵ ئەوروپیشمان هەیە ئەوانە هەندێک جار ینی اعتراف بە جۆرێک لە ڤاکسین دەکەن اعتراف بەوەی تر ناکەن یاخود لە ڤاکسینێکیان لا پەسەندە لە ڤاکسینێکی تریشیان لا پەسەند نییە هەرچەندە لە بۆ زۆر لە ئەوەی فریاگوزاری WHO اعترافی پێکردیە کە ئەمە دەبێت وەربژیرێ زۆر ئاساییە بۆیە دەگەڕێتەوە سەر سیستمی وڵاتەکە نانە ئەمە دەگەڕێتەوە سەر وڵاتەکە خۆیان بەڵام ئەمەش کاتێکی زۆری ناوێت کامەران باشە بەس پێم بڵێ سەبارەت بە وەرگرتنی ژەمە ڤاکسین ئێستا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی ژەمە ڤاکسین هەیە خەڵکێک وەری بگرێت یانەوەی من زانیاریم هەبێ ڕێژەیەکی باش لە بەردەستدا نییە خۆی وەکو گوتم مەسلەی ڤاکسین هەندێک جار کێشە هەیە یاخود دواکەوتن هەیە چەند ڕۆژێک ئەمەش بخۆت دەزانی ینی پشتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی بەرنامەی نیشتیمانی عێراقیە هەموو ئەو جۆرە ڤاکسینانەی کە دێتە عێراق ئەو بەشەی کە تاخیر دەگاتن تاخیریش دەگاتە ئێرە هەندێک جار کێشە دروست دەبی خۆی ئەمە کێشەیەکی جیهانیە زۆر لە وڵاتە زلهێزەکانیش کێشەیان لەگەر کۆمپانیەکانی بەرهەمهێنەری ڤاکسین هەیە ئەو عەدەدەی کە تەڵەب دەکەن ئەو عەدەدە ناگا ینی کێشەکە بەس تەنها عێراق نییە هەر لەبەر ئەمەشە جاری وا هەیە کەمێک تاخیر دەبێت بەڵام پرۆسەکە بەردەوامە ینی ئەوە گرنگە پرۆسەکە بەردەوامە بە هەموو جۆرەکانەوە بەردەوامە و پشتی هەرێمی کوردستانیش محفوظە لە بۆ زانیاری جەنابیشتان ینی زۆر لە جۆرەکانیش پشتی هەرێمی کوردستان تێیدا بەردەستە و زیادیشکە داواکاری زۆر دەبێت لەسەر ڤاکسین بۆ نمونە مەسەلەن ڤایزەر ینی عێراق کرێبەستی 12 ملیۆنی کردێت تا نهایەتی 2021 ینی ڕۆژانە ینی هەفتانە ئەگەر نزیکەی 50,000 ژەم بهات بە عێراق لەمەشەوە پشتی هەرێمی کوردستان بوو ئێستا زیاتر لە 220,000 ژەم دەکاتن هەفتانە ئەکید ینی کە زیاتر گەیشتە بەردەستی وەزارەتی تەندروستی حکوومەتی فیدرال پشتی هەرێمی کوردستانیش هەفتانە زیاد دەکات.
لەم بەدەواداچوونە بۆمان دەردەکەوێت ئەوانەی سەردانی وڵاتانی دەوروبەر هەرێمی دەکەن پێویستیان تاوەکو ئێستاش پێویستیان بە PCR دەبێت پشکنینی کۆرۆنە دەبێت ئەوەی ڤاکسینی وەرگرت بێت یاخود وەرنەگرت بێت بەڵام هەندێک وڵات وەکو وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەمریکا زۆربەی وڵاتان کە بەر لە بهێدانی ڤیزە داوای وەرگرتنی ڤاکسین و ژەمی ڤاکسین و جۆرەکەی ڤاکسین دەکەن ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕاستی کێشەیەکی گەورەیە هەرچەندە WHO هەر سێ ڤاکسینەکەی قبول کردووە بەڵام هەندێک وڵات ئەو ڤاکسینانە قبول ناکرد ئەمە کێشەیەکە ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی تاوتۆی ئەم بابەتە دەکرێت بەڵام دەرگاکانی PCR پشکنینی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بە تەواوەتی کراوەتەوە هەر کەسێک بەر لە سەفەر بکات دەتوانێت لە ماوەی کەمتر لە 12 کاتژمێر دەرەنجامی پشکنینەکەی وەگرێ و وە گەشتی خۆشی بکە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.